کاتی خۆی کە یەکەمی جار کۆمپانیای ئەپڵ هێدفۆن جاک کە مەدخەلی 3.5 میلیمتر کە لای بر ئەوی کە ئەو کەسانەی کە گوێیان لە مۆبایل لێگر بە سەما دەبای لا بە سەماعی وایەر لە گوێیان لێگر بە یەکەمی جار کە لە ئایفۆن 7 لای بر خەڵکێکی زۆر قشمەری پێکرد بەس دوای ئەوەی کە کۆمپانیای ئەپڵ ئەو شتەی کرد و دوای ئەو مشکلی دروست کرد و زایدەن چارەسەری مشکلەکەی لە هەمان ساڵدابین کرد کە ئەویش هێدفۆنەکانی ئێرپۆرت بوو خەڵکێکی زۆر بەرەوە و بازار ڕۆی کە هێدفۆنەکانی ئەپڵ بکرێتن و لە هەمان کاتیشدا زۆربەی وای لە زۆربەی شەریکاتەکان کرد زیاتر وە بەرهێنان بکەن لەو مەجالە و زیاتر شتی باشتر دروستکەن بگرێ هەندێک کۆمپانیا هەبوو پێش کۆمپانیای ئەپڵ ئەو هیدفۆنانەی دروست کرد بوو کە وایرلێس بوون بەس بۆ دەرەجەی توان پێ نەدرا لەبەرەوەی ئەو فرۆشتە باشەی نەبوو بەس کە کۆمپانیای ئەپڵ هاتە ئەو بوارە ئیتر وەی لێکرد هەموو کۆمپانیەکانی تر زیاتر بەرەو ئەو مەجالە بڕۆن بۆچی ئەو شتتان بۆ باز دەکەم بینەر ڤیدیۆیەکە بن تا کۆتایی دابانەمیتان لەگەڵ لە چەناڵی دابانس یونیڤەرس طبعاً لەو ڤیدیۆی باسی هیندێک هەواڵ و زانیاریتان بۆ دەکەم یەکێک لە هەواڵ و زانیاریەکان ئەوەیە کە کۆمپانیای سامسونگ لە وڵاتی کۆریا و لە وڵاتی چین مۆبایلی گەلاکسی فۆڵد سپێشەڵ ئیدیشنی بڵاو کردیتەوە کە مۆبایلەکە تەنێکتر و شاشەی دەرەی گەورەتر و لە هەمان کاتدا وەزنی سووکتر و لە هەمان کاتدا کامێرەکەی بۆتە سێنسەرەکەی بۆتە 200 مێگاپیکسلی گەلاکسی S24 ئەڵترا تۆزێک مواصفات و شتی بۆ زیاد کردیە بۆ ئەو کەسانێک کە زۆر گلەیان لە کۆمپانیای سامسونگ دەکرد کە دەیوت دەیاوت هەموو مۆبایلەکانی فۆڵدی هەمووی وەکو یەکە هیچ شتێکی تازەی ناخاتە ناویتن و لەلایەک حەق خۆی بچکە ئەو بەتەنیا بازاری کۆنتڕۆل کرد بوو لە هەموو دنیا لە ڕووی فۆڵدەوە چکە فۆڵدەکانی تری کۆمپانیای چینیەکان زۆربیان لە وڵاتی چین دەفرۆشران نەداهاتنە دەرەوە بشاربانە دەرەوە بە شێوەیەکی ئەوها بەقوت و مارکتینگەکی زەخمی کە کۆمپانیای سامسونگ بۆ بەرهەمەکانی دەکانیان دەکرد بۆیە ئیتر ئەو مەبیعاتی نەبوو بۆیە سامسونگ بێمنێت بوو بەس ئێستا سامسونگ کە بریاری داوە بەس لەو دوو وڵاتە بڵاوی بکاتەوە یەک شت دەگەینی بەلای من ئەویش ئەوەیە کە کۆمپانیای سامسونگ لە وڵاتەکانی تری بێزگە لەم دوو وڵاتە ئەو فرۆشتە باشەی نییە لە فۆڵدی ئەتا دابنیشی فۆڵدە چیتر بخاتە بازار و گرانتر و مواصفاتی باشتر و هەندێک مۆدیفیکیشنی بۆ کردی و شتی تازەی بۆ زیاد کردی بۆی خەڵک هان بداتن بیکڕێتن یەکێک لە هەواڵەکانی تری ئەوەی کە کۆمپانیای ئەپڵ دوێنێ بڵاوی کردووە لە تویتەر لەلایەن هەندێک موظفەکانی خۆی کە لە دووشەمی داهاتووە کە لە زیاتی ئەوەی کینۆتێک بکریان لە زیاتی ئەوەی ئیڤنتێک بکرێ بۆ ماکبووکە تازەکان دەربچین ماکبوک پڕۆکە بە پرۆسەری M4 کە حالیان M4 بەس لە ئایپادی هەیە بخرێتە ناو ماکبووکەکان و هەروە ماکمینی کە ڕیدیزاین دەکرێت کە نزیکەی بۆ 10 ساڵیش دەبێت ڕیدیزاین نەکرایە دەستکاری نەکرایە ئیڤنتەکە نەکرا بەس بڵاویان کردەوە کە لە دووشەمەوە تا کۆتایی ئەم هەفتەیە کۆمەڵە ئامێرێک بڵاو دەبێتەوە و ئاگاتان لە مۆبایل و ئەوشتانەتان بی کە کۆمپانیای ئەپڵ ئەوشتانە بڵاو دەکاتەوە بەتەسەوەری من لەبەرچی ئەوەی کانسڵ کردو لەبەروی هەڵبژاردننی ئەمریکا نزیکە ئیتر تۆزێک ئەو بۆسە ئەو زەجی لە ئەمریکا هەیە ئەو هایپێکە ئێستا لە ئەمریکا لە هەموو میدیا زیاتر بۆ مۆزۆی ئینتخاباتەنێک مۆزۆی شتی تر بۆیە وتی هەر بۆن ئەو بڵاوی دەکەم و هەرمە فرۆز بوو ئایپاد مینیش لەو کۆنفرانسە بڵاو بکاتەوە ئەو ئایپاد مینی هەفتەیەک پێشستا دوو هەفتە پێشستا بڵاوی کردو هەر بە پرس کۆنفرانس ئیتر ئەوە ئاخیر خەبەری کۆمپانیای ئەپڵە هەروە کۆتا خەبەر کە لە ڤیدیۆ بۆتان باز دەکەم کە لە سەرەتای ڤیدیۆ کە شتێکم بۆ باسکردن ئەویش کۆمپانیای کوالکۆمە کە پرۆسێسەرە تازەکەی بڵاو کردەوە کە بۆ ساڵی داهاتوو کە دەبێتە ڕکابەرێکی سەرسەختی A18 کە لە ئایفۆنی تازە هەیە کە ئەو پرۆسێسەرە ناوەکەی گۆڕی ناوی ناوە 8 ئیلیت سنابدراگۆن 8 ئیلیت نەک سنابدراگۆن 8 جن 4 تەسەوری من لەبەرچی و ناوەشی گۆڕیوە چکە ساڵی داهاتوو کۆمپانیای ئەپڵ 100% دەیکاتە A19 ئەویش دەیکاتە سنابدراگۆن 8 ئەو ببورن 9 ئیلیت بۆی ناوەکە لێک نزیک بی و خەڵک زیاتر بەراوردەکەی بە یەکتر بکەن و تێبگەن کە ئەو پرۆسێسەرەی سنابدراگۆنی بەرامبەر ئەو پرۆسەرەی کۆمپانیای ئەپڵە هەروە پرۆسێسەرەکانی کۆمپانیای کوالکۆم کە بڵاوی کردو یەکێک لەوانە سنابدراگۆن X ئیلیت و سنابدراگۆن X ئیلیت پرۆ ئەوانە کەوانە بۆ زیاتر بۆ کۆمپیوتەر دروستکراون ئێستا ناوەکەی گۆڕیوە لە زیاتی ئەکسەکەی کردیتە 8 ئیلیت بۆی بە تەسەوری من ناوەکەی نزیک بی لە کۆمپانیای ئەپڵ بەس ئەو پرۆسێسەرە لە چ شتێک زۆر باشە و لە چ شتێک خراپ ئەو پرۆسێسەرە تقریباً بە بەراورد بەنەوەکانی پێشوو نزیکەی 145 خێرایی زیاتەوە هەروە لە ڕووی پاوەڕ ئیفیشنسی لە ڕووی ئەوەی کەمترین وزە سەرفکە نزیکەی 144 باشترە و لە هەمان کاتدا لە ڕووی GPU لە ڕووی گەیمینگ و شتانە 140 باشترە لە نەوەکانی پێشوو سەپۆرتی 7 ساڵ میجر ئەپگریدی ئەندروید دەکات سەپۆرتی وایفای 7 دەکات سەپۆرتی AI تازەکان دەکات و نیورال ئینجینە سەپۆرتی زۆر شت دەکات سەپۆرتی 5G خێراتر دەکات لە نەوەکانی بەم بەراورد بە نەوەکانی پێشوو بەس کێشەکە لێرە نییە من بۆ
بۆچی ئەو شتم بۆ باسکردن کاتی خۆی کە کۆمپانیای ئەپڵ پرۆسیسەری دروست دەکرد بۆ مۆبایلەکانی ئۆکێ خێرا بوو لەبەرەوەی سۆفێر و هاردوێری هەردووکی پێک و دروستی دەکرد و خەڵک دەیوت هەردووکی پێک و ئۆپتیمایز کرد بۆی مۆبایلەکانی خاو نابێتەوە سەری ئەو لە هەمان کاتدا سیستەمی ئەندرۆید سیستەمێکی قورسە و پرۆسیسەرەکانی کە بۆ ئەندرۆید دروست دەکران هەمویان پرۆسیسەری خاو بوونیان بەپی پێویستیان نەتوانی ئەندرۆید ئیش پێ بکەن چونکە ئەندرۆید لە ڕووی قەبارۆ نزیکە لە ویندۆز نەک iOS لە ڕووی قەبارۆ ناگاتە ڕۆبەی ئەندرۆید لە ڕووی قەبارۆ لەبەرەوەی ئەندرۆید پڕە لە شت و چەند سکینێک و چەند ڕوونمایەکی لەسەر زیاتر وێ لێ دەکات قورستر بیتن بۆیە کۆمپانیای ئەپڵ زۆر خەڵک فۆکەسی لەسەر بوو بەس کاتی 3 ساڵ پێش ئێستا بۆ یەکەمین جار لە مانگی 2021 کە بڕیاریدا واز لە پرۆسیسەرەکانی ئینتڵ بینی ترانزیشنی پێوت وتی ترانزیشنەکە بچەند مەرحەلەیەک تێپەڕەبی بیدایەت هەر پرۆسیسەری ئینتڵم دەبی بۆ کۆمپیوتەرەکان بەس یەکەم جار ئێمی بڵاو کردەوە ماکبوک پرۆی ڕیدیزاین کردەوە کە ئەو تەچبارەکەی لابر ئەو ماکبوک پرۆ تازانەی بڵاو کردەوە کە بۆ یەکەمین جار M1 لەسەر بوو M1 Pro M1 Max و ئەو پرۆسیسەرانە ئیتر ئەو کات زیاتر کۆمپانیای ئەپڵ پوشی پیشەسازیەکەی پاڵپەیوەنا بۆ ئەوی خەڵک زیاتر ئیش لەسەر ئارکیتێکچەری ئارم بکات لە زیاتی ئەوی ئیش لەسەر ئارکیتێکچەری x86 ئینتڵ و AMD بکات کە زۆر کۆنە هەم زۆر خێرانیە و لە هەمان کاتدا زۆر پاور ئەفیشنت نییە و زەی زۆر سرف دەکات و باتری بەشی زۆر ناکە لاپتۆپەکان لە هەمان کاتدا لاپتۆپەکان پانکیان دەوێت زۆر گەرم دادن ئیتر وێلی هات کۆمپانیای ئەپڵ بە خلالی 2 ساڵی هەموو پرۆدکتەکانی خۆی وا لێ کرد کە لەسەر ئارکیتێکچەری ئارم ئیش بکە هەمان کاتیش مۆبایلەکانی هەر ئارمە ئیتر وێلی هات ئاپەکانی ئایپادتان لەسەر ماکی دابەزێنی و خۆی بۆ نمونە تەسەوڕ دەکەم لە ئایفۆنەکانی داهاتوویان ئەوانەی زۆر ئەلتراماکسەکانە پرۆسەری ئێم بخاتنای ئەو کات دەتوانێت ئاپەکانی ئەوەش لەسەری دابەزێنی ماکبوک بەس ئەگەر خۆی بێوێتن ئیتر ئەو وەی لێ هات ئەو شتە چۆن بەرەوەی جاه بڕواتن کە وەک سەماکە بۆم باسکردن وەی لێ هات کە زیاتر کۆمپانیا وەکو سناپدراگۆن زیاتر هەوڵ بدا بێتە ئەو مەجاالەی لەبەرەوەی ئەیندڵ و AMD هێشتا باوەڕێم بە ئارکیتێکچەری ئارم نیە و ینی زۆر لە دواوەنە بە چەند نەوەیەک ئیتر بۆیە کۆمپانیای سناپدراگۆن کە X ئیلیتی بڵاو کردەوە کە پرۆسیسەرێکی زۆر عجایب بوو لە چەند ڤیدیۆیەک پێشتر لەو چەناڵە بۆم باس کردبوون کە ئەو پرۆسیسەرە داهاوتی ویندۆز دەگۆڕی ئێستا ئەو پرۆسیسەرە تازەی کە 8 ئیلیتە لە سینگل کۆر شتێک لە پرۆسیسەری ئەیهدەی ئەپڵی ئاوترە لە مەڵتی کۆرت لە هەرمیان باشترە لە ئەوەی میدیاتێکی دایمەستی و لە ئەوەی ئەپڵ ئەیهدە بۆیە ئەو پرۆسیسەرانە قەت تەسەوڕ نەدەکە ڕۆژێک لە ڕۆژان کۆمپانیایەک بێتن بتوانێت پرۆسیسەرێک دروست بکە لە پرۆسیسەرەکانی ئەپڵ خێراتر و ئیفیشنتر بی ینی ئەوە خەون بوو بۆ زۆربەی کەس بەس کە کۆمپانی ئەپڵ کە دەستە مەجالەکی پوش بۆ مەجای وەدەنی زۆربەی شەریکان زیاتر دەستن لەو مەجای ئیش دەکەن و پارەی سەر دەکەن چونکە دەزانن پارە لەو مەجای ئێستا ئەگەر کۆمپانی ئەپڵ بەیانی بڕیار بداتن فۆڵدی دروست بکاتن باوەڕ کە لە خلال 4 ساڵی تر هەموو دنیا دەبێتە مۆبایلی فۆڵد و هەمووش بە ئەنواش کارسەر و بە مواصفاتی باش بگرێت لەوانەیە شاشەکەی لە پلاستیکش بکەنە شوشە بتوانن و ئەو کریسەش نێرن بەس لەبەرەوەی کۆمپانیای ئەپڵ زیاتر چیتە ئەو مەجالە ئیتر بۆیە ئەو نمونەیە کە بۆم باسکردن ئەوە نمونەیەکی پێرفێکتە بۆەوەی کە کۆمپانیای ئەپڵ ئەگەر بیوێ مەجالێک بگەشێنەوە من خۆم یوزەری ئایفۆن نیمە بەس کە دەبینم ئەو پرۆسیسەرانەی کە بۆ ئەندرۆیدی دەرەچیتن خاصن ئێستا سناپدراگۆن هەر دەڵێم ئەو X8 ئیلیت کە ڤێژنێکی نوێ دروست دەبیتن کە ئەویش ڤێژنەکە مێد فۆر گەلاکسیە کە بۆ گەلاکسی S25 ئەڵترایە کە پرۆسیسەرە 100% ئۆڤەرکلۆکیش کرایە تۆزێکی خێراتریشە لە پرۆسەریاتیان ئیتر بزانە ئەو پرۆسیسەرانە هیچ شتێکی وای فەرق نییە لەگە ئایفۆنی ئەوە کات فەرقی ئایفۆن و گەلاکسی و ئەو مۆبایلانەی کە منافسی و ڕکابەری ئایفۆنن دەبێتە فەرقەکە بەس لە ڕووی زەوقەوە کە من حەزم لە ئەندرۆید و حەزم لە ئۆپرێتینگ سیستەمی یان ئەسکینی ئەو شەریکەیە و حەزم لە ئایفۆنی نییە لە ڕووی خێرایی و لە ڕووی ئیفیشنسی وەکو یەکی لێدێ بگرێ لە کامرە زۆربەی براندەکانی ئەندرۆید ئێستا کامەرەکانی نەگەل وەکو ئایفۆن نەبی بگرێت زۆر لە ئایفۆنیش باشترە ئیتر بۆیە ئەو ڕکابەریە زۆر خۆشتر دەبیتن ئەو ڤیدیۆیەکی خێرا بوو لەسەر هەواڵ و تەکنۆلۆژیای زانیاری گوتم بۆتان باز بکەم خواتان لەگەڵ